ئەگەر شتێکی وا ڕووبا حەزم لە قاوشۆرینە بیکەن. حەزەکە ڕۆبۆتەکان لە جیاتی تۆ قاو دیشۆرن؟ بەڵێ. بۆ قاوششتن ئەوەندە ناخۆشە یان؟ حەزم لێ نییە من حەزم لە قاوشۆرین نییە. خاتون سڵاوت لێبێت چۆن هاتی بۆ های تێکرد؟ سڵاو لە تۆش کەزانم پێشانگایەکەی حەزم کرد بێن ببینم زانم چ هەیە زانیاریم هەبی لەسەری. زۆر باشە. ئێستا مقۆمقۆیەکی زۆر هەیە لەسەر بابەتی ڕۆبۆتەکان تۆ وەکو خانمێک ئەگەر ڕۆژگارێک هات ڕۆبۆتەکان ئیش و کاروباری ناوماڵیان کرد حەزەکەی چی ئیشێکت بۆ بکات؟ حەز دەکەم نانی بەیانیان حازرکا لە بووم. بۆ پێی ناڕەحەت دەبی بێزارە بی؟ لەبەر ئەوەی دەوامم هەیە وەختم زۆر کەمە زۆر باش دەبوو ئەو شتە هەبە. ئەی بابەتی گێسک و خاوێنکردنەوەی ناوماڵ. وەڵا ئەو شتانە ئێستا شتی پێشکەوت و زۆر هەیە لەو شتانە کێشەم نییە. خاتووە ئێستا سڵاوت لێبێت ئەگەر ڕۆژگارێک هات ڕۆبۆتەکانیش کاروباری ناوماڵیان بەڕێوەبرد تۆ وەکو خانمێک حەزەکەی چی ئیشێکت بۆ بەڕێوەبات لە ماڵەوە؟ بە خێراتنتانەکەم بە بووتی لە زۆ. ئەگەر ڕۆژێک بە شتێکی وا ڕووبا ئێمە مەمنونین لەبەرەوەی ئەوەنە ئیشی دەرەوە زۆر بووە وا بە ئیشی ماڵەوەش ڕناگەی ئەگەر شتێکی وا ڕووبا حەزم لە قاوشۆرینە بیکەن. حەزەکە ڕۆبۆتەکان لە جیاتی تۆ قاو دیشۆرن؟ بەڵێ. بۆ قاوششتن ئەوەندە ناخۆشە یان؟ حەزم لێ نییە من حەزم لە قاوشۆرین نییە. کاروبارێکی ترت حەز لێ بکات لە شوێنێکەوە؟ پاکردنەوە ئەو شتانە خۆشە بەس ینی ئەوە زۆری ئەوێ هەتا ڕووبا بەڕاستی هەموو ماڵە ڕۆبۆتی خۆی هەبێ بۆی ئیشی بۆ بکە هیچیش نابێ بە ئینسان بەڕای من کە ئەڵێن مەسەلەن زۆربەی ئیشەکان هەر بەعام ئەبێ بە ڕۆبۆت بە عەقڵی من قەت AI ناتوانێت منافەسەی ئینسان بکات لەبەرەوەی مێشکی ئینسان هەستەکەم زۆر پێشکەوتوترە و زۆر باشتر ئیشی لەسەر کراوە تا دروست کراوە. ئەی بابەتی چاتێکردن لە بەردەم سەماوەرە تا چەند لەزەتی لێ دەبینی؟ باچایەکە بۆ تێکم وەڵایی ئەمە کۆمپانیایەکی خۆماڵین بۆیش حەزمان لێ مەسەلەن چا کە شتێکە کورد زۆر ئەیخوات هەروە بخۆشی ئەین بە خەڵک بۆەوەی هەم چاک بخواتەوە هەم بێ ڕسم بگرێ لێرە و بخۆشت حەز لێیە لە چاتی؟ بەڵێ ئەکید کوردبی حەزە لە چایە.